بۆ وەرگرتنی زانیاری ورتر و زیاتر لەسەر پێشبینیەکانی کەشوهەوا لە هەرێمی کوردستان محەممەد کەمال شارەزای بواری کەشناسی ڕاستەوخۆ لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمان دەبێت. کاک محەممەد، پێشبینیەکانی کەشوهەوا تایبەت بە هاتنی ئەو شەپۆلە بەفربارین و بارانبارینەی کە پێشبینی دەکرێت ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە چیمان پێ دەڵێت؟ سڵاتان لێبێت. دیارە بەهۆی کاریگەری ناوچەیەکی پەستانزمی دەریای سوورەوە پێشبینیەکەن لە کاتەکانی ئێوارەی ئەمڕۆ شەپۆلێکی بارانبارین بەشێکی ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە، بە تایبەتیش لە ناوچەکانی گەرمیان و سنووری پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی پێشبینی بارانباری نەکرێت. هەڵبەتە بەهۆی ئەوەی کە کاریگەری شەپۆلەکە دەریای سوورە پێشبینەکەن لەسەر لە ناوچەکانی گەرمیان و خۆرهڵاتی گەرمیان و بەشێک لە ناوچەکانی پارێزگای هەڵەبجە بارانی باش ببارێت. بەڵام کەمترین ڕێژە کاریگەری لەسەر ناوچەکانی سنووری پارێزگای کەرکووک و سنووری پارێزگای هەولێر و دووهۆک و ئیدارەی سۆران و هەروەها ئیدارەی ڕاپەڕی نەبێت، واتە لە ناوچانە ڕێژەیەکی کەم باران دەبارێت. تەنها لە ناوچەکانی گەرمیان پێشبینی بارانی باشەکرێت بە تایبەتیش، و چەقی کاریگەری ئەو شەپۆلە بارانبارینە دەکەوێتە درنگانێکی ئەمشەوی شەمە لەسەر یەکشەمە و هەروەها نیوەڕۆی ڕۆژی یەکشەمەش کۆتایی پێدێت. هەڵبەتە بەهۆی نزمی پلەکانی گەرماوە پێشبینیەکەن ئەو ناوچانەی کە بەرزیان لەسەروی 1400 متر بەرزە لەسەر ئاسی ڕووی دەریاوە بە فربارینی باشش بیانگرێتەوە و پلەکانی گەرماش نزم بێتەوە دووبارە. بەڵێ کاک محەممەد، کەواتە ئەو شەپۆلە بارانبارین یاخود کاتێک شەپۆلی بارانبارینەکە بۆ کاری دەریای سوورەوە بێت کاریگەریەکی زیاتر لەسەر ناوچەکانی سلێمانی و گەرمیان دەبێت، کەمتر هەولێر و دووهۆک دەگرێتەوە؟ بەڵێ، دەریای سوور هەر کات شەپۆلێکی دەریای سوور هەبێت ئەوە بە چڕی و بە باشی ناوچەکانی نمرە یەک گەرمیان و هەروەها پارێزگای کەرکووک و سلێمانی و هەڵەبجەش ئەگرێتەوە. بەڵام بەهۆی ئەوەی کە ئەم جارە شێوازی جوڵی هەورەکان و ئتیجای خێرایی بە بەرەو ناوچەکانی خۆرهڵات دەبێت کاریگەری کەمترە بێت لەسەر کەرکووک و بە پێچەوانشەوە دەریای ناوەڕاست کاریگەریەکی تەواو نمرەیەکی هەیە لەسەر ناوچەکانی سنووری پارێزگای دووهۆک و سنووری پارێزگای هەولێر و ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی سۆران. بەڵێ کاک محەممەد، دیارە ڕادەی بارانبارین یاخود بڕی بارانبارین لە ناوچێکەوە بۆ ناوچێکی دیکە جیاوازی دەبێت. بەپێی پێشبینیەکان زۆرترین بڕی بارانبارین لە کام ناوچانە بوونیان دەبێت؟ پێشبینیەکەن بڕی بارانبارین زۆرترین بڕی بارانبارین لە ناوچەکانی خۆرهەڵات و باشووری خۆرهەڵاتی گەرمیان تۆمار بکرێت، واتە ناوچەکانی سووری قەزای خانەقین و هەروەها هاوسنوور لەگەڵ ناوچەکانی ئێران و ئەو ناوچانی دەکەونە سنووری ئێرانەوە، بەڵام ناوچە کوردیەکان واتاوەکو سەرپێڵ و گوندەکانی دەوروبەری پێشبینی بڕێکی زۆر بارانی لێ دەکرێت. بە هەمان شێوە بە پلەی دووهەم ناوچەکانی قەزای کەلار و هەروەها قەزای کفری و دەربەندیخان و دەوروبەری و بە پلەی سێهەم و چوارەمش ناوچەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و پارێزگای سلێمانی دەکرێتەوە و پێشبینی بڕی بارانبارین بەگشتی لەم شەپۆلەیە لە نێوان 17 تاوەکو 25 میلیمەترە بێت و کەمترین ڕێژەش لە نێوان 2 تاوەکو 3 میلیمەترە بێت، واتە زۆرترین ڕێژەی بارانبارین لە ئیدارەی گەرمیان تۆمارەکرێت. بەڵێ کاک محەممەد، ئەم شەپۆلە بارانبارینە تا کەی بەردەوامی دەبێت؟ کاریگەری ئەم شەپۆلە بارانبارینە بەگشتی ئەتوانم بڵێم کورتخایەنە، بەڵام لە مەودای ئەم کورت مەودایەدا ڕێژەیەکی باش بارانە بارێت و پێشبینیەکەین تاوەکو کاتەکانی نیوەڕۆی ڕۆژی یەکشەمە بەردەوامێ بێت لە پاشاندا کۆتایی بێت. بەڵام ئەمێ ئاماژە بە خاڵێکیش بکەم بەهۆی ئەوەی کە ناخی زەوی لە ماوەی ماوەکانی ڕابردوو ڕێژەیەکی زۆر باش بارانبارین لە سنووری گەرمیان تۆمار کراوە. ناخی زەوی بەگشتی تێرئاو بووە و ئەتوانم بڵێم لە گەشتنی هەر شەپۆلێکی بارانبارینەوە ئاو لەسەر شەقامەکان دەواسێت، بۆیە شێوازی دابارینی ئەم جارش ئەتوانم بڵێم زیاتر زستانیە بێت، بەڵام هەندێک کات و لە هەندێک شوێنی جیاواز ئەگەری تاوە بارانبارینی بەخوڕ هەیە، هەر بۆیە دوور نییە لە چەم و دڵە نزمەکانی گەرمیانش لافاو دروست ببێت. بەڵێ کاک محەممەد، تایبەت بە پلەکانی گەرما بۆ ئەمڕۆ هاوشێوەی ڕۆژی ڕابردوو دەبێت یاخود نزمتر دەبێتەوە، وارووا بۆ سپەیش پێشبینیەکان بۆ بەرزی و نزمی پلەکانی گەرما چیمان پێ دەڵێن؟ هەڵبەتە پێشبینەکەین وەک چەند ڕۆژی ڕابردوو ئەو وشکە سەرما بەهێزەی ناوچەکانی هەرێمی کوردستانی گرتەوە لە ئەمڕۆ کۆتایی پێهات. بەڵام لەو شوێنانی کە بارانی لێبارێت بە تایبەتیش گەرمیان تاوەکو سلێمانی و لەو شوێنانی کە بەفری لێبارێت لە ماوەی کاتی دابارینەکاندا پلەکانی گەرمان نزم بێتەوە، بەڵام لەگەڵ کۆتایی هاتنی شەپۆلەکە پلەکانی گەرما بە چەند پلەیەک بەرزە بێتەوە و ئەو وشکە سەرمایشکە لە چەند ڕۆژی ڕابردوو هەبوو کۆتایی پێدێ و
بەگشتی بۆ شێوەیە نابێت و سەرمایەکی تا ڕادەیەک ئاسایە بێت. بەڵێ زۆر سپاس بۆ محەممەد کەمال شارەزای بواری کەشناسی، سپاس بۆ ڕوونکردنەوەکانت.